عێراق و هەرێمی کوردستان لە لێواری شەڕێکی نوێ. ڕەشەکانی ئیسرائیل چۆن عێراقی خستۆتە ئامادەباشی. دوای چڕبوونەوەی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل، ئێستا ئەگەری تێوەگلانی عێراق لە شەڕەکە زیاتر بووە. شەوی ڕابردووە حیزبوڵڵای عێراقی لە ناوخۆی عێراق چەند موشەکێکی یاراستەی ئیسرائیل کردووە، وەک هەوڵەیەک بۆ کەمکردنەوەی فشارەکانی ئیسرائیل لەسەر لوبنان کە چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە. لەم بارەیەوە سەرچاوەیەکی باڵای حەشدی شەعبی ڕایگەیاندووە ئیسرائیل هەموو تەکنەلۆژیای سەربازی خۆی خستۆتە خزمەت ئەو شەڕەی ئێستا ئەنجامی دەدات. بۆیە مەترسی ئەوە هەیە لە داهاتوو لە ڕێی درۆن و تەکنەلۆژیای پێشکەوت و سەرکردەکانی حەشدی شەعبی کە لە شەڕی دژی ئیسرائیل تێوەگلاون بکرێنە ئامانج. سەرەڕای هەوڵەکانی ئەمریکا بۆ ڕێگری لە فراوانبوونی بازنەی شەڕەکە، کەچی بازنەی ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕۆژ دوای ڕۆژ فراوانتر دەبێت، پێدەچێ واز و شکۆتایی نێ. بەپێی شیکاری چاودێران ئیسرائیل ئامانجیەتی لە ڕێی شەڕی ئەو جارە ژێرخانی سەربازی نێرانی تێک بشکێنێت بە جۆرێک تا ماوەیەکی زۆر نەتوانن هێرشی گەورە ئەنجام بدەن. لە بەرامبەردا حیزبوڵڵا فشارەکانی لەسەر ئێران چڕتر کردوتەوە بۆ ئەوەی چەکی بەهێزتری پێ بدات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل. هەموو ئەوانەش لە کاتێکدایە کە ئەمریکا بەهۆی هەڵبژاردننی مانگی 11 دەیەوێت دۆخەکە چیتر ئاڵۆزتر نەبێت.